بەنسبەت ویزەی ئێران هەیە، ویزەی تورکیا هەیە، ویزەی وڵاتانی ئەوروپا هەیە. لە جوونی 2020 بۆ 22 ینی لە پار ساڵەوە لە مانگی 6 پارەوە کە ئێمە بە شێوەیەکی یاسایی کە لە وڵاتی یەکێتی ئەوروپ لە وڵاتانی یەکێتی ئەوروپا جیا بووینەوە، هەندێک ئارتیکل هەبوو کە سەپێنرا بەسەر وڵاتی بەریتانیایە کەوا ئیتر بۆی نییە تراڤڵ دۆکیومنت بە هەموو نەعەکانیەوە جگە لە نەوعی سیاسیەکەی بە کوردەکەی خۆمان کە پێڵێن 5 ساڵی و 10 ساڵی شینەکە ئەوانە ئەتوان بۆ 3 وڵات بڕۆن، بۆ ئەڵمانیا و هۆڵەندا و سویسرا بەبێ ویزە بە مەرجێک بە هێڵی فڕۆکەوانی بڕۆن، بە تیارە بڕۆن. ئەوانەشی کە ئالوێ بە سیارە بڕۆنە ناو باخیرە ئەتوانن بڕۆن لە هارویچ سواری باخیرە بن بە خۆیان و سیارەکان بڕۆن لە هۆڵەندا لەوێ ئەتوانن بۆ هەژ وڵاتێکی ئەوروپایانوێ بە سیاری خۆیان بێن و بڕۆن. ئەوانەشی کە ئەو باسمان کرد ئەوانەی کە یانوێ بڕۆنە ناو 5 ساڵی 10 ساڵیان بڕۆنە ناو وڵاتی ئەڵمانیا و هۆڵەندا و سویسرا ئەتوانن بڕۆن بۆ سوید، ئەتوانن بڕۆن بۆ فینلەندا، ئەتوانن بڕۆن بۆ دانیمارک، بۆ نەرویج، ئەتوانن بڕۆن، بەڵام بە مەرجێک بڕۆنە ئەو وڵاتە 3 وڵاتی کە باسم کرد. بەنسبەت جوازی عێراقی و ئەوانەی کە زۆربەی خەڵک کە باڵێن خێزانی هێناوە یاخود بە جوازی سپاوس ویزا هاتووە، ئەوانە پێویستە ئن ئەدڤانس یعنی پێشوەختە چەند مانگێک پێش ئەوەی سەفەرەکان حازر بکەن لەگەڵ کۆنسڵگەریەکانی وڵاتی ئەوروپایە مەعید وەرگرن. مەعیدەکانیش ئەوەیە کە ئەنتەرویە فەیس تو فەیسە. ئێستا لەم کاتی هۆلیدەیە لەم مانگی 6 و 7 بەڕاستی پێشوەخت ئەبێ لە مانگی دووسیا پێشوەخت ئن ئەدڤانس پێشوەختە مەعیدی مقابلە وەرگری. ئێستا زۆر زەحمەتە هەمووی سەفارەتەکان فولی بووکن، چونکە چەند سەفارەتێکی 20 بۆ 22 وڵاتێک سەفارەتیان هەیە لە ناو بەریتانیایە، اینجا مقابلەکانیشان مەحدود کردووە، ینی ئەنتەرویەکانیان مەحدود کردووە کە ڕۆژی 10 بۆ 12 کەس ئەبینن، لەوە زیاتر نییە. لەبەرەوە ئەوانەی کە ئەیانوێ سەفەرکەن بۆ ئەوروپا بە تراڤڵ دۆکیومنت یاخود بە جوازی عێراقی یاخود بە هەر جوازێکی تر جگە لە جوازی ئەوروپی یاخود جوازی بەریتانی ئەبێ ویزە وەرگرن پێشوەخت. ویزەکەش وەختی ئەوێت لە مانگی 6 و 7 زۆر قورسەکە ویزە وەربگریت. ئەمە بەنسبەت ویزەی ئەوروپا. بەنسبەت ویزەی ئێرانەوە، ویزەی ئێران بۆ 3 مانگ ویزە هەیە، لەو ڕۆژەی کە داخلی ئێرانەبی لەو ڕۆژە 3 مانگ ویزە دووە حسابە. بەنسبەت ویزەی تورکیاشەوە، ویزەی تورکیا پێویستە بۆ تراڤڵ دۆکیومنت بە VIP هەیە، یاخود ئەبێ زووتر 6 مانگ پێشتر مشوری بخۆی کە تۆ کەی سەفەرەکە ئەیگینا ویزەی ستانداردە. ویزەی VIPەکەش ئەبێ تکت ریزێڤیشنت هەبێ، هۆتێل ریزێڤیشنت هەبێ، ئینشۆرانست هەبێ. ئەمانە تۆزێک ڕێکاری یاسایی خۆی ئەوێت. بەڕاستی ئەمانە تۆزێک ڕێکارە یاسایەکانیش وەختی ئەوێت. من داواکەم لە هەموو کوردێکی بە شەرەف، لە هەموو کەسێک ئەوانەی کە ئەیانوێ سەفەرکەن زوو سەفەرەکانیان ڕێخەن، یان ئەگەر ئەیانێ بچن بۆ ئەوروپا یاخود ئەیانوێ بچن بۆ هەج وڵاتێک، سەیری پاسەپۆرتیان کەن، ویزەی ئەوێت نایەوێت، 6 مانگی تیا ماوە، 3 مانگی تیا ماوە، 4 مانگی تیا ماوە. زۆر گرنگە ئەم خاڵی کە باسیەکەم بۆ جەنابتان. ئەوانەشی کە ئەڕۆن سەفەرەکەن بۆ هەج وڵاتێک کە ئەچن بۆ فڕۆکەخانە بۆ مەتار 3 سعات بۆ 4 سعات زووتر لە مەتار حازر بن. ئەجینا بەڕاستی ئەکەونە قەرەباڵخێکی زۆرەوە و یعنی ئەگەر کێشەیەک گرفتێکیانە بێ بە ئاسانی ناکرێت چارەسەر نابێت، دوایی تکتەکانیان نەفەوتی و تووشی زەرەرە بن. جا ئیتر بۆیە خۆی گیان کەس ناڕەحەتی نەیە تا ڕێگای خۆی گیان کەس پێویستی بە ناڕەحەتی نەبێ و ئەگەر هەر کەسێکیش پێویستی بە یارمەتی هەبێ ئێمە ئامادەین یارمەتی بدەین بەبێ هیچ تەماحێک. لە دەرەوە ئیشەکەی خۆشمان هاوکاری بکەین، هاوکار و هاوپشتیوانی بین. برا بچووکتان حاجی عەدنان سڵاو و ڕێزم هەیە و هیوای ساغ و سەلامەتی بۆ هەمووتانە خوازم.